السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام قطابیانی و خۆشەویست قوتابیانی عزیزی خۆم. قوتابیان مناسبە شەنگ لەگەڵتان دەبم بۆ تەمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11. قوتابیانی خۆشەویست دەرسی ڕابردوو ئێمە لە بەندی 3 بۆ 1 کەوتنە خوارەوەی سەربەستی تەنەکان بوەستاین. کەوتنە خوارەوەی تەنی سەربەستی تەنەکان ئەویش هەر لە زمنی جوڵەدایە باشە لە بەشی یەکەم باسی دەکەین. ئەمە هەرکەتی سێیە لە بەشی یەکەم. کەوتنە خوارەوەی تەنی سەربەست با کورتەمێژوویەکی لەسەر بخوێنینەوە بزانین کەوتنە خوارەوەی تەنی سەربەست چییە و ئایا ڕۆژانە مەهەستی پێ دەکەین یان نا. باشە بڕۆمە من ئەو قەڵەمەم هەیە. ئەو قەڵەمە کاتێک کە دەستم لێ بەردەدەم ڕێک دەکەوێتە خوارەوە وایە بە سەربەستی کەوتە خوارەوە. کەوتنە خوارەوەی تەنی سەربەست باشە کاتە کەوتنە خوارەوەی سەربەست چییە؟ کەوتنە خوارەوەی سەربەست لە 2 ئابی 1970 کەشتیوانێکی ئاسمان دیڤیسی کۆت تاقیکردنەوەیەکی لەسەر ڕووی هەیف ئەنجامدا. باشە چەکشێک و پەڕێکی لە هەمان بەرزایی و لە هەمان کادا بەردایە خوارەوە لەکوێ ئاگدار بە لێرە دەڵێ لەسەر هەیف واتە لەسەر مانگ لەسەر مانگ ئەدەوێت لێرە علامەتێکی ئیستیفهام لە لای خۆت دروستکەی لەسەر مانگ. پەڕەکە و چەکشەکە لەسەر هێڵێکی ڕاست کەوتنەکوێ کەوتنە خوارەوە هەردوویان هەمان سات کەوتنە ڕووە سەر زەوی بۆ چونکە لە ناوەندێکدایە ئەو ناوەندە هەوای تێدا نییە هەوای تێدا نییە لەسەر مانگ هەوامان نییەمە کەواتە لێرەدا هەردووشیان بە هەمان خێرایی دەکەونە خوارەوە لە هەمان سات کەوتنە خوارەوە لەکوێ لەسەر هەیف هەرچەندە بارچای چەکشەکە و بارسای پەڕەکەش چیە گەورەتر ئەم چەکشەکە لە پەڕەکەی تەمان چیە بارساکەی زۆرترە گەورەترە بەڵام لە هەمان کاتە دەکەونە خوارەوە کەواتە لێرەدا کەوتنە خوارەوەی تەنی سەربەست چیە چۆن دەتوانین پێناسەیەکی بکەین دەڵێت جوڵەی تەنێکە تەنها لەژێر کاریگەری کێدابێت لەژێر کاریگەری کێشێکدا و باسم کردم قەڵەمەکە کاتێککە دەستی لێ بەردەم دێتە خوارەوە لە ڕێگای چێ لەژێر کاریگەری هێزی چێ هێزی کێشکردن هاتە خوارەیە. باشە بابەکەم ئەنجا کەواتە لێرەدا دەڵێن کەوتنە خوارەوەی سەربەست جوڵەی تەنێک لەژێر کاریگەری کێشەکەیدا دەکەوێتە خوارەوە بە فەرامۆشکردنی کوێ بەرگری هەوا وەگەوەی کە لەسەر هەیف باسمان کرد پەڕەکە و چەکشەکە لێک کادا دێنە خوارە بۆ چونکە هەوا لەوێ فەرامۆش کراوە. باشە بابا تە بەرگری هەوا فەرامۆش کراوە یان هەر هێزێکی تر کە کاری تێ بکات ئەو پێناسی کەوتنە خوارەوەی تەنی سەربەستە. لێرەدا لەو وێنەیەدا ئەگەر تەماشا بکەن قوتابیان لێرە ناوەندێکمان هەیە بێ هەوایە سەوێک و پەڕێکمان هەیە لێک کادا بەریان دەدەینەوە کە ناوەندەکە بێ هەوایە. باشە واتە بەرگری هەوا فەرامۆش کراوە دەبین هەردووچەند پێکەوە دەکەونە خوارەوە. لێرە تێبینیەکانی لێرە کە باسمان کردووە لەسەر ئەو وێنەیە لە تێبینی یەکەم دەڵێ بەنەبوونی هەوا هەموو تەنەکان بە هەمان تاودان دەکەونە خوار بەنەبوونی چی هەوا چونکە بەرگری هەوا نامێنێ کاریگەری هێزەکانمان لەسەری نامێنێ بە هەمان تاودان دەکەونە خوار بەم جوڵەیە دەوترێ کەوتنە خوارەوەی چی کەوتنە خوارەوەی سەربەست. تاودانی کەوتنە خوارەوەی سەربەست هێما دەکرێت بە چی بە جی. باشە بڕەکەشی لەسەر ڕووی زەوی تاودانی زەوی بڕەکەی چەندە 9.8 وایە دەڵێ 9.8 بابە شتەکە بە نزیکی 9.8 جاری وایە دەڵێت دا وەنیا لە کتێبەکەدا 9.8 هاتووە و پێی دەوتە تاودانی کەشکردنی چی تاودانی کەشکردنی زەوی. ئاڕستەکەشی دایم بەرەو کوێ بەرەو خوارەوە ئەسامە قەڵەمەکە کە دەستم لێ بەردا دەکێتە کوێ دەکێتە خوارە بۆ چونکە دایم ئاڕستەی تەنەکان بەرەو کوێ بەرەو ڕووی زەویە. باشە و نیشانەکە نیگەتیڤی دادنین بۆ چێ بۆ تاودانەکە حەسەب ئاڕستەکەی. خاڵی سێم ئەگەر تەنێک بەرەو سەرەوە هەڵدرا مەسەڵەن هەرمان قەڵەم بۆ سەرەوە هەڵی بدەین ئەوە خێرایی تەنەکە کەم دەکات تا بەرزترین خاڵ خێرایەکە دەبێت بە چی دەبێتە سەفر. ئەگە بین تەماشا بکەن قوتابیان لێرەدا لێرە خێرایەکە لە بەرزترین خاڵ دەبێتە چی دەبێتە سەفر. اینجا تەنەکە سەربەستانە دەکەوێتە خوارە و خێرایەکەی لە سەفرەوە زیاد دەکات بەڵام تاودانی کەوتنە خوارە سەربەست بڕەکەی بەنەگۆڕی دەمێنێتەوە. بڵاوە خێرایی تەنەکە کەم دەکات هەتا دەگاتە بەرزترین خاڵ دەبێتە چی دەبێتە سەفر تا بەرزترین خاڵ خێرایەکە دەبێت بە چی دەبێتە سەفر وەک باسم کرد. اینجا تەنەکە سەربەستانە دەکەوێتە خوارە و خێرایەکەی لە سەفرەوە زیاد دەکات و لە بەرزترین خاڵ کە سەفر نەبوو بۆ ساتێکی دیاریکراوە اینجا دوای دەست دەکاتەوە بە چی خێرایەکە چی لێ زیاد دەکاتەوە بەڵام تاودانی کەوتنە خوارە سەربەست هەر دەکات دەکاتە سالب 9.81. قوتابیان بەنسبەت یاساکان چوار یاساکەی کە باسمان کرد بۆ تاودانێک نەگۆڕ بۆ باری شاوڵی شەمانە باری شاوڵی ئەلێرە ئەو یاسانە پێویست ناکە بسە لە بەردەبەریان کەوە بەس دەزانی چ بکە
بەس دەزانین چ بکە کاکی من ئەو دڵتا ئێکسەی بکە بە چی بکە بە دڵتا وای لەکوێ دڵتا ئێکست هەبوو دڵتا ئێکستەوەی بیکە بە چی بیکە بە دڵتا وای باشە لەکوێ ئێکس ئەیت هەبوو دەیکەی بە چی دەیکەی بە جی باشە مەسەن سەلێرەکانەمە ئەیمان هەیە دەیکەین بە چی دەیکەین بە جی باش بابە یعنی یاساکان هەمان یاسان بەس ئەو دوو گۆڕانکاری دەکەی و چوار یاساکەت بۆ دروست دەبێتەوە ئەلێرەدا دڵتا ئێکس دەکەین بە چی دەیکەین بە دڵتا وای باشە جوان چاوان لێکە بە وەبیرت بێ باشە کاکە دەڵم چی ئەیەکە ئەو ئەیە قوربانجیان دەیکەین بە چی دەیکەین بەو کاکە جیەی دڵتا ئێکس وەی دەیکەین بە چی دڵتا وای باشە یعنی دڵتا وای قوتابیان بۆ شوێ یاساکان ئەو یاسانە بۆ چۆ ڕاستن ئەگە گوتی لە باری شاوڵی یعنی تەنێکمان بچێتە سەرێ و بتەوە بۆ شوێ ئێستا دێن پرسیاری لەسەر شیکار دەکەین پرسیار شیکارکردن لەسەر کەوتنە خوارەتێنە سەربەز نمونە یەکی واومان هەیە دەڵێ باوان تۆپەکەی بەرەو سەرەوە هەڵدا بە سەرەتا خێراییەک بۆ خۆی پێگوتووی بۆ خۆی پێگوتی سەرەتا خێراییەک کەواتە هیچ لە خۆتی تێگمەدا خوا داویەتی دەڵێن ڤی ئینیشە تۆپەکە چەند لە هەوا دەمێنێتەوە قوربانجان دەمێنێتەوە چەند دەمێنێتەوە مەبەستی ئەوەیە کاتەکەمان چەندە مامۆستا تێگەیشتم پێشەوەی بگەڕێتەوە بۆ کوێ بۆ زەوی ئەگەر خاڵی هەڵدانەکە لەسەر زەوی چەند بێت 2 دانەمەتر بێ قوربانجان ئەوە ئەتۆ هەڵت داوە هەڵت دا یعنی حزابی چ دەکەینەوە دڵتاوایەکەمان چەندە 2 مەترە پس ئەتۆ لێرە ئەگە دیقەتی پرسیارەکەی دەڵێ تۆپەکە چەند لە هەوا دەمێنێتەوە پێش ئەوەی بگەڕێتەوە بەرەو کوێ بەرەو زەوی مادەم دەگەڕێتەوە بەرەو زەوی ئارسەکەی بەچیە دڵتاوایەکە بەس دادنین بە سالب دادنین وە لە بیرشمان نەچێ جیەکەشمان هەر سالب 9.8 ئاگادار بە کۆنستانتەوە باشە بۆ زەوی تەبعاً ڤی فاینەڵمان ڤی فاینەڵەکە ئەوە داواکراوە ڤی ئینیشەڵمان 6 کاتەکەش بەدەجی گوتی دەیە بدۆزینەوە یعنی 2 دانەمان دەوێت کاتمان دەوێ و ڤی فاینەڵمان دەوێت چی یاسایەک هەڵبژێرین لە یاسایەکان ئەگەر دیقەتی بدەی لە پرسیارەکەدا باسی چی نەکردووە لە پرسیارەکەدا باسی چی نەکردووە لە پرسیارەکە ئەگە بێن تەماشا بکەین بۆ داواکاری یەکەم ئەگە خێرایی کۆتای بدۆزینەوە ئەو یاسایی بەکاردێنین باشە ئەو یاسایە کاتی تێدا نییە ئەی دەڵێن مامۆستا دەڵێ داوای دڵتاتی دەکە کاتم بۆ بدۆزە قوربانجان پرسیارەکە 2 بەشێکی دواری دۆزینەوە کاتەکەی دوا دەدۆزینەوە باشە دەیوەرە ئێستا ڤی ئینیشەڵ هەتا بەڵێ ئەگەر ئەمن ڤی فاینەڵ دۆزمەوە ئەو 2 جایە دەی بەچی دەبێتە ڕەک تەواو اینجا دوای ئەوە ڤی ئینیشەڵم 6 توانی 2 کۆ 2 جیەکەم چەندە سالب 9.8 دڵتاوایەکەم ئاگادار بە سالبەکە لەبیر نەچێت 2 وای ڤی فاینەڵ طبعاً دەڵێ مامۆستا دەڵێن بەڵێ مامۆستا ئەدی نابێ خۆ سالب لە بن ڕێک بێ وەڵڵا قسەکەت تەواوە وەڵڵا ئەم پشگیری لێ دەکەم ئەو قسە 100% تەواوە بەڵام وەرە لە مەفهومی پرسیارەکەی دێ بگە کاچی من ئەوە سالب زەربی سالب بێتە موجب لە بن ڕێک ئەی مامۆستا ئەو سالبە لە شوێت ئەوم دێ ئەو مامۆستا ئەوە لە شوێ هات ئاستا کاکە ئەسەبر من الرەحمان قوربانجان ئەوە دێتە خوارێ ئیتجاهەکەی بەرەو شوێ بۆ خوارەیە ئەو سالبمانەی ئەوەی دەدێتەوە شوێن نیشانەی سالب واتە جوڵەی تەنەکە بەرەو شوێیە بەرەو خوارەوە دێ قوربانجیان دەبێت دای بنێ سالبەی ئەگەر نا سالبەکەی دانەنێەوە ئەوە پرسیارەکە هەموو چی لێدێ تێک و پێک دەچێ جا بۆیە وا باشە بیسووتێنی پرسیارەکەی وای لێ بکەینە هەڵی پرزێنی هەمووی جوان حەلیکەی ڤی فاینەڵ ئەگە بدۆزینەوە لێرە گوتمان دەکات سالە 5.7 مەتر بەسەر سەکەند تەواو ڤی ئینیشەڵشمان هەیە جیەکەشمان هەیە دڵتاتی ئەگەر لەو یاسایە دەربێنین دەکاتە ڤی فاینەڵەکەم ڤی ئینیشەڵدا بەشی چی جی ڤی فاینەڵەکە سالە 5.7 تەواوە ڤی ئینیشەڵەکە چەندە ڤی ئینیشەڵەکە ئەوەتە چەندە 6 ئەوە 6
تاودانەکەشم جیەکە ساڵە بنەوە پۆ نەشتایەک ئێدەوەرە دابەشی بکە ئەوەی کەم دەکەوت دابەشی دەکەی دەکات چەند دەکاتە 1.5 سێکەند کەواتە کاتەکەی چەند خاندووە 1.5 سێکەند یان تقریبا نەگەیشتە 2 چرکە باشە لێرە تێبینیەکەم بۆ نووسی بابەجان تێبینیەکە دەڵێت چی دەڵێ خێرای سەرەتا موجەب دەبێت چونکە تەنەکە سەرەتا بەرەو سەرەوە هەڵدراوە بەڵام دوای ئەوەی کە دەگاتە بەرزتری خەڵ دوای ئارسەکەی بەرەو چوو دێتەوە بەرەو خوار دێتەوە کە دێتەوە خوارێ بەمەش لادانەکەی ها کە بەرەو سەرەوە هەڵدرا پاشان گەڕاوە خاڵی دەست پێک بەمەش لادان دەکاتە سەفر یان دڵتەوایەکەمان دەبێت بە چی دەبێتە سەفر بڕی گۆڕانی خێرایەکەی نەگۆڕە پاشان تۆپەکە بەرەو بەردەوام دەبێت لە چی بەردەوام دەبێت لە کەوتنە خوارەبەوەیە لادانەکەی چەندە 2 مەتر هەڵدەبژێرم بۆ هەژمارکردنی خێرایی چی خێرای کۆتایی باشە بەنسبەت کاکی من بەنسبەت پرسیارەکەمان لێرە دوو شت بیزانە تەنەکە ئەگە هاتە خوارێ ڤی فایناڵەکەم بە سالبە جیەکەم بە سالب دڵتاوایەکەم لەبەرەوەی دێتەوە خوارێ هەر بە سالب دادێنم ئاگادار بوو باشە ئەوە پرسیارە بوو ڕاهێنانی یەکی وە قوربانجان ئەوەش هەر لەسەر ویە لەسەر هەمان بابەتە دەڵێ ڕۆبۆتێکمان هەیە ڕۆبۆت وەنیا لەسەر کوێ لەسەر چیاکی سەر ڕووی مەریخە دیارە جەوی دەگۆڕێ لەسەر کوێ نردویانە سەر مەریخ داماوە باشە کە چۆتە سەر مەریخ لەوێ چ دەکا لەوێ بەرزەکەی ئەو مەودا بەرزەکەی چەندە 239 مەترە ڕۆبۆتێک لەسەر چیاکە سەر ڕووی مەریخی کە بەرزەکەی چەندە 239 مەتر بوو کامێرایکی خستە خوارەوە خستی خوارەوە سەر ڕووی چی سەر ڕووی مەریخ کاتێک تاودانی کەوتنە خوارەوەی سەربەست تەماشا بکە ئەمە گوتم ئەگەر تاودان لەسەر زەوی بوو 9.8 بەچی بەسارە بەڵام ئەلێرە باسی مەریخی کردو بابەجان تاودانی مەریخی بۆ خۆی داوە هەسارەکان تاودانەکانیان چۆنە جیاوازە سالب 3.7 مەتر بە سەکەند دوجارە بۆی عین چی سالب تاوە جیەکەم هەیە جیەکەم بە سالبە دڵتەوایەکەشم هەر بە چیە بە سالب چونکە دەکرێتە خوارەوە وە ڕۆبۆتەکە لەسەر چیا سەر ڕووی مەریخ کە بداياتي وەستاوە واتە ڤی ئینیشەڵم چییە سەفرە دێم ڤی فاینەڵ دۆزمەوە پاشان چی پێ دۆزمەوە کاتە دۆزمەوە دەوەرە بابێ ڤی فاینەڵ دۆزینەوە ڤی فاینەڵ نفسی شت هەمان ئەو یاسایی بەکاردێنی ئەگەر دووجارەکە بڕوا دەبێتەوە ڕێک ڤی ئینیشەڵمان هەیە جیەکەشمان هەیە و دڵتەواشمان هەیە بەس سالب دانیاگەدار بە ئەنجامەکە گوتمان ئەو سالبە مانای ئەوەیە چیە بەرەو خوارەیە وانە دەبێ ئاگادار بی سالبەکە دابنێ چونکە ئەگەرنا بۆ خۆی لە بن ڕێگەکە سالب دەرنایە بەس لەبەرەوەی خێرایەکە بەرەو خوارەوەیە ئەو کاتە دەبێت سالبی بۆ دابنین کاتیش ئەگەر بێن بدۆزینەوە کاکە جان کات ئەلێرە هەر لەو یاسایە دەریدێنین باشە یاساکە کات دەربین دەکات دەکاتە ڤی فاینەڵەکەم ڤی ئینشەڵ دابەشی چیە جی ڤی فاینەڵمان دیتە ئەوەتە ئەوە ڤی فاینەڵەکە ئەوە ڤی فاینەڵ ڤی ئینیشەڵەکەشمان چ بوو سەفر بوو تاودانەکەشمان 3.7 بەچی بە سالب دووبارەی دەکەمەوە ئەو تاودانە تاودانی زەوی نییە کاکە لەسەر کوێم ئەمن لەسەر مەریخە ئەمن نا ڕۆبۆتەکە لەسەر کوێیە لەسەر مەریخە باشە تاودانی وی بەکاردێنم ئاگادار بە بەو شێوەیە قوتابیان کاتەکە ئەو کاتە چەند دەخانە 11.4 سێکەند دەخانێ پرسیاری دوو لە ڕاهێنانەکە قوتابیانی خۆشەویست گوڵدانێکمان هەیە گوڵدان ئەوێ گوڵی تێدا دەچێنی جابزانین چییە مۆزوع لە گوڵدان چیە فیزیە بە هەموو شتێکەوە دەکۆڵێتەوە یعنی لە هەموو شتێکی دەکۆڵێتەوە لە مێشولێکیدا حتا دەگاتە کوێ گوڵدانێکی دیکۆڵ لە هەموو شتێکی دەکۆڵێتەوە جا بابزانین ئەو گوڵدانە چ دەکا جێب دەڵێ گوڵدانێک لەسەر لێواری پەنجەرەیەکەوە 25 مەتر لەسەر شۆستەیەکەوە بەرزە حساب بکە ئەوە شۆستەیەکەوە ئەو گوڵدانە 25 مەتر بەرزە دەکەوێتە خوارەوە ئامان دەبێت بە چێ بکەوێ دەکەوێتە خوارەوە خەتەرەکەی لێرەدایە دەڵێ خێرایە گوڵدانەکە چەندە لەو کاتێ بەرزەوی دەکەوێت خێرایە گوڵدانی دێ لەو کاتێک کوێ بەرزەوی دەکەوێت وای بابزانین پێم بدۆزینەوە چی داوە کاکە بەس 25 مەتری داوە ئەی باشە وەکێکە لەکوێ بێنم وەرە تێگەیشتنی پرسیار نوێ وەڵامە قوربانجان گوڵدانەکە بیداتی ڕاستاوە یان نا ڕاستاوە وەرە بابین شیکاری بکەین بزانین چۆن کە لە پاچەی دەکەین پرسیارەکەی قوربان ئەو بەرزیە ئێرە چەندە 25 مەتر کەواتە دڵتەوایەکەم
25 بەس لەبەرەوەی دەکێتە خوارێ دیسان پێت دەڵێمەوە چی بۆ دادەنێم سالب گوڵدانەکە لەسەر شوێیە لەسەر زەویە کاتە جیشمان هەیە 9.1 وەستاوە کاتە ڤی ئینیشەڵمان چییە سەفرە ڤی فایناڵەکەی دەدۆزینەوە یاساشمان هەیە بۆ ڤی فاینال هەر ئەو یاسای تازە پرسیارمان پێ حەڵ کرد ڕێگەی وەردەگرین و هەریەکان دادەنینەوە و ڤی فایناڵ دەدۆزینەوە بە سالب سالب 20.1 مەتر بەسەر سێکان ڤی فایناڵم دیتەوە ئینجا وەرە لە قیبائی پرسیارەکە دەڵێ کەمترین کاتی پێویست ئەوە لێرە ئەو نەکبەتەی لە بندەر ئەو ڕاوەستاوە دەڵێ کەمترین کاتی پێویست بۆ ئەوەی کەسێک کە درێژیەکەی یعنی ئەو قشتۆکە ئەوە ئاوا بۆ خۆی ڕاوەستاوە لەوێ درێژیەکەیشی چەندە ئەو برادەرە 1.8 مەتر ئەو گەنجە قۆزە لەژێر پەنجەرەکەدا لەژێر پەنجەری ڕاوەستاوە چاوەڕێ دەکات دەخوا بزانە چ هەیە چ نییە ڕۆژگار چ دەسووڕێ بۆ ئەوەی گوڵدانەکە نەکوێت بەسەریدا گوڵدانەکە زوو زانی بەسەر دەکرێت خۆی لەلادا چی دەوێت کاتەکەی دەوێت کات بەس ئەتۆ وەرە یعنی ئێستا بکەینەوە ئەو درێژەی بەکاربێنمیان ئەوەی بین تەماشا بکەین دەخوابزانین چ دەکەین لێرە یاساکە چ بەکاردێنین کاکە هەر ئەو یاسایی بەکاردێنین دەڵێن چی دەڵێن ڤی فایناڵ یەکسانە بەڕەجی ئەوەی کە لەسەرە باسمان کرد ڤی ئینیشاڵ دوو جا کۆ دوو جی دەڵتان وای ڤی ئینیشاڵمان هەیە بەڵێ سەفرە دووەکەشمان هەیە جیەکەش سالب 9.8 وایەکە دەڵتا وایەکە سالب 23.2 سالب 23.2 باشە ئەوە لەکوێ هات قوربان خۆ من بەرزیەکەم چەندە 25 ماترە مامۆستازانیم یاڵڵا دەڵێ مامۆستا ئەو بەرزێم هەیە لەگە ئەو بەرزێ گشتە ئەوکەی دەدۆزمەوە مەوداکەی دەدۆزمەوە خۆ ڕێگە بن عەرزێ ناکەوێت ئەبێرە دەکەی وەنیا ئەو مەسافێ دەوەرە دەی 25 کەمی 1.8 سالب 25 کۆ 1.8 کۆ بە کۆ باشە ینی کۆی دەکەینەوە و دووریە گشتەکە دەکات چەند دەکاتە سالب 23.2 ئەو سالب 23.2 دێنم لە جێ چێدا دەنێم لە جێ ئەو دڵتاوای دادەنێم دەکات چەند پاشەوەی کە کردای بکاریم کە دەکاتەکە سالب 21.33 ئەوە چ بووە ئەوە خێرایەکەیەتی مەتر بەسەر چی سێکەند باشە دوایوی کاتەکەی پێدەدۆزمەوە کاتەکەی لێرە گوتمان ئەگە بدۆزینەوە ئەو یاسایە بەکاردێنین ڤی فایناڵکەم ڤی ئینیشەڵ دابەشی جی ڤی فایناڵمان هەیە 21.33 بە سالب ئەی ڤی ئینیشەڵمان سەفرە جیەکە 9.8 دەوەرە دابەشی بکە دەکات چەند دەکاتە 2.7 سێکەنێ ئەو بۆ ماوەی ئەو دوو کە تقریبا نزیکەی دوو چرکە شتێک خۆی لێلا دەدا بۆی پێی نەکەوێ دەنا پێیکەوێ حیاتی ڕەشی لێدە بڕێ وایە ئەوە بەنسبەت پرسیاری چەندەم کاکە بەنسبەت پرسیاری دووەم پرسیاری سێمیش ئەوە نسیبەتە ئەو پرسیارە ئەوە زۆر نادرە بە شەربەت تامی شەربەتی نادری باشە پرسیاری سێم ئاگدار بە پرسیارێکی زۆر چاکە زۆر مامۆستا زۆر ئیتیمامی پێدەدا باشە کاکە جات بۆیە دەبێ لێی تێبگەن چونکە فکرێکی خۆشی تێدا پرسیارەکە فکرێکی زۆر ئاسان و بەجێی تێدایە دەڵێت تۆپێکی تێنسی سەر زەوی شاوەڵیانە هاوێژرا بۆ سەرەوە بە خێرایی چەند 8 مەتر بەسەر سێکەن تا هیچ گۆشی نەداوە ئەو شتوکەڵی داوە ئێستا دەین ئەمە چ دەکەین دەین ئەو پرسیارەی ڕسمێکی بۆ دەکەین ڕسم ئەو تۆپەمان هەیە هەڵی دەدەین بۆ ئێرە بە خێرایی چەند 8 مەتر بەسەر سێکەن بەس بەچی بە موجب چونکە بەرەو سەرە ڕۆشتووە دەڵێ خێرایی تۆپەکە چەندە لە ساتی گەڕانەوە بۆ خاڵی هەڵدانەکەی ئێمە بە چ خێرایەک بڕۆ بۆ خێرایی دێتەوە کاکە کاتی هەڵدانەکەی کاتە ڤیەکەی ئەگەوە ڤی ئینیشاڵ بێ ڤی فایناڵەکەش هەر دەڵێن چییە 8 مەتر بەسەر سێکەن بەس بەچی بە سالب ئەوە ڕێگایەکیان ڕێگای دووەمیان دێن بە یاسا حەلی دەکەین یاساکەمان چییە ئەوی بەکاردێنین باشە ڤی فایناڵ تواندوو ڤی ئینیشاڵ تواندوو کۆ دوو جی دڵتەوەیە تەمەنە یەکسانە هەیە ئەگە دوو جارەکە بڕۆ دەبێتە ڕێک ڤی ئینیشاڵمان 8 دوو جارانی 9.8 دڵتەوەیەکەم سەفرە بزانم دەیزانی بۆ سەفرە مامۆستا دەزانم ئێرە
لادان ئەو تۆپە ڕۆیشت هاتەوە هەما خاڵ لادانی براو لە خاڵی دەستپێک بڕوات بێت و هەما خاڵ دەستپێک دڵتاوای دەبێتە چی سەفر وەرە بەخوا پیاوی زۆر دەرەجەیەکی یەکەمی بێرە کابەر کەواتە ڤی فاینەڵ دەبێتە چی دەبێتە سالب چەند 8 مەتر بەسەر سێکەن ها ئەوە ئەگەر نادەتوانی ئیوا بکەی باشە کاشی من تەواوە لە قیبای پرسیارەکە دەرکاتی پێویست بوو گەڕان تۆپەکە بۆ خاڵی هەڵدانەکەی قوتابیان ئەلێرە نفس زۆربەی یاساکان کەوتنە خوار سەر بەسەر ئیشمان بۆ دوو یاسایی دەبن باشە ئەوە باشە ئەگە کاتێک دۆزینەوە دەڵێن چی دەڵێن ڤی فایناڵەکەم ڤی ئینشەڵ دابەشی جی پاشەوەی کە ڕێکی دەخەین جا ئیوا هەیە دەڵێ مامۆستا ئەوە سالب ئەوە موجب دەبێتە سفر نەبا بە بۆ ژمارەکان کۆ دەکەم بە هەمان نیشانە قوربان ئەوە دەکاتی دەکاتە سالب 16 دابەشی سالب 9.8 ئەنجامەکە دەکاتن دەکاتە 1.63 سێکەند باشە چرکە یعنی زۆر ئاسانە پرسیاری چوارەم بۆ تۆی ئازیز لێ دەگەڕێم ئازیز جان ئەو پرسیارم بۆ شیکار دەکەی باشە وەڵامەکەشم وێ داوی ئەها دەکاتن دەکاتە 1.8 مەتر دڵتاوای دەوێت زۆر ئاسانە زۆر بەسیتە باشە ئێستا دینە سەر پێداچوونەوەی بند بەس پێم باشە لە پێداچوونەوەی بەندی 3 بۆ 1 ڕابوەستین تاکو دەرسی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم هەشاد و سەرکەوتوو بوو.